بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لێبێ و ئەم کاتتان باش ئازیزانی چارەخانە. من میوانم لە ئەڵلقەیەکی تری پۆدکاستەکەمان لەگەڵ زۆر بەڕێز دکتۆر زوبێر باس لە بەردی گورچیلە و مەترسیەکانی ئەەکەین. لەگەڵمان بن. بەخێر بێن یاخوا کاک دکتۆر بۆ پۆدکاستەکەمان. سەلامت بن یاخوا. پێم خۆشە سەرەتا بە ناسینی بەڕێستان دەست پێ بکەین. دکتۆر زوبێر کێیە؟ بەناوی خوای گەورە و میهرەبان دەستخۆشی بۆ ئەو مادوبوونی کە بەڕێستان کردوتانە و ئینشاءالله چەند زانیاریەک لەسەر بەردی گورچیلە پێشکەش ئەەکەین بە هیوای ئەوەی کەوە چارەخوازانی بەڕێز و هاوڵاتیانی خۆشەویست سوودی لێبینین. من دکتۆر زوبێر محەممەد ئاغا پسپۆری نەشتەرگەری میزەڕۆ و بڕوانامەی بۆرد یاخود دکتۆرامان وارەوە بەدەستێنەوە. الحەمدولله سوپاس بۆ خوای گەورە بە هاوکاری بەڕێزەکانی تر لە نەخۆشخانەی میهرەبانی ماوەیەکی زۆرە دەست بەکارین لە نەخۆشخانەی میهرەبانی و بە هیوای ئەوەی کەوە سود بە دەوروبەر بگەین ئینشاءالله. ئینشاءالله. زۆر بەخێر بێن یاخوا دووبارە. زۆر سپاس. کاک دکتۆر یەکەم شت ئەمە بزانم گورچیلە وەکو ئەندامێکی جەستە فەرمانی چییە؟ اینجا دوای ئەوە بەردی گورچیلە چییە؟ چۆن دروستە بێ؟ جۆرەکانیشی چین؟ بەڵێ زۆر سپاس. طبعا گورچیلە ئەندامێکی سەرەکی لەشە سەروی سەدا 99 خەڵک دوو گورچیلەی هەیە بەڵام کەمتر لە سەدا یەکی خەڵک یەک گورچیلەی هەیە. هەر گورچیلەیەک وەزنەکەی تقریبا 150 گرامێکە بێ و هەر گورچیلەیەک پێک دێ لە کۆمەڵە نیفرۆنێک کە ژماریان نزیکە لە 1 ملیۆن نیفرۆن و هەر نیفرۆنێک هەڵەسێ بە ئیشی خۆی بەبێ ئەوەی کاریگەری نەرێنی نیفرۆن دراوسەیەکەی لەسەری هەبێت. ئیشی ئەو نیفرۆنانە چییە؟ پاکردنەوەی دەستەیە لاشەیە لە هەموو مادەیەکی زیان بەخش. بەمش لە کۆتاییدا هاوسەنگی ئاو لە لەش ڕائەگرێ، هاوسەنگی مادەکان زایەکان ڕائەگرێ، تا ڕادێ کۆنتترۆلی فشاری خوێن ئەکا. بەمش لە کۆتاییدا ئەکرێ بڵێن مرۆڤ بەبێ بوونی گورچیلە ناتوانێ ژیانی بەسەر بەرێ. بۆیە زۆر پێویست ئاکا کە چارەخوازان ئاگداری تەندروستی گورچیلەکانیان بن. زۆر باشە. بەردی گورچیلە چییە؟ چۆن دروستە بێت؟ بەردی گورچیلە یەکێکە لە نەخۆشە باوەکانی گورچیلە کە جاری وایە بە شێوەیەکی ڕاستەوخۆ یاخود ناڕاستەوخۆ کاریگەری نەرێنی ئەبێ لەسەر فەرمانی گورچیلە. بۆیە زۆر پێویست ئەکا کەوە زانیاری ببەخشین لەسەر بەردی گورچیلە و چارەخوازانیش ئاگداری باری تەندروستی خۆیان بن. بەردی گورچیلە طبعا لە ڕووی پێکهاتەییەوە لە ڕووی پێکهاتەی زانستیەوە پێک دێ لە ئەنجامی بوونی سێ هۆکار. یەک بوونی کۆمەڵە ڕەمڵێک یاخود مادەیەکی سەرەتایی کەەوە ئەو بەردە پێک ئەهێنن وەکو کالسیۆم، ئۆگزالێت، یوریک ئاسید، سیستین و کۆمەڵە مادەیەکی تریش. و هۆکاری دووەم کە ئەبێتە هۆی دروستبوونی بەردی گورچیلە ئەبێ ناوەندێک هەبێ کەوا ڕەخساو بێ بۆ ئەوەی ئەو ڕەمەڵانە تۆپەڵ ببن. بەشی هەر زۆری بەردەکان لە ناوەندێکی ترشی یوریندا یاخود میزدا دروست ئەبن. واتە ناوەندەکە ترشە بۆیە ڕەمڵەکان تۆپەڵ ئەبن و ناتوێنەوە لە ناو میز. و هۆکاری سێمیش خوای گەورە لاشە ئینسانی وا دروست کردووە کەوا بەرگە ئەگرێ بۆ زۆربەی ئەو نەخۆشیانەی کەوا تووشی ئەبێ لەوانش بەردی گورچیلە بەبوونی کۆمەڵە مادەیەک لە ناو لەشدا بەتایبەتی لە ناو یوریندا وەکو سیتریک ئەسید، مەگنیسیۆم، گلایکۆس ئەماین و گلایکان ئەوانە دژی دروستبوونی بەرد ئیش ئەکەن. بەڵام هەندێک چارەخوازی بەڕێز بە هەر هۆکارێک لە هۆکارەکان لەوانێ ئەم مادانە نەقسیان هەبێ بۆیە لە کۆتاییدا ئەم بەردە دروست ئەبێت. زۆر چاکە. جۆرەکانی بەردی گورچیلە ئەگەر باس بکەین توانین بە چەند جۆر تەحدیدیان بکەین؟ لە زۆر ڕوانگەوە ئەکرێت تەصنیفی بکەین. لە ڕووی زانستیەوە کالسیۆم ئۆگزالیت باوترین زۆریانە سەروی 180 حاڵەتەکان لە بەردی کالسیۆم ئۆگزالیت دروستە بێ. دوای ئەو ئەکرێ بڵێن یوریک ئەسید کە بە زۆری لە پرۆتین دروست ئەبێ و دوای ئەو سیستینستۆنمان هەیە و بەردێک تریشمان هەیە کە لە ئەنجامی هەوکردنەوە دروستە بێ پێی دەوترێن مەگنیسیۆم ئەمۆنیۆ فۆسفیت. ئەمە لە ڕووی پێکهاتەوە. لە ڕووی قەبارەوە ئەکرێ بڵێن بەردی گەورە و بەردی بچووکمان هەیە. لە ڕووی شکل و شێوە بەردمان هەیە خڕە، بەردمان هەیە درێژکۆڵەیە، بەردمان هەیە لووسە، بەردمان هەیە ناڕێکە. ئەکرێ بەر لە یەک ژووری غورفە یەک ژووری گورچیلە هەبێ ئەکرێ لە هەموو ژوورەکانیا بێ و بەردیشمان هەیە کە لە هەمویان ترسناکترە هەموو ژوورەکانی گورچیلە ئەگرێت کە پێی دەوترێت ستاگ هۆرن ڕینەڵستۆن بە تایبەتی ئەگەر لە هەردوو گورچیلە هەبێ لەوانێ لە داهاتوودا کاریگەری نەرێنی ڕاستەوخۆی هەبێ لەسەر فەرمانی گورچیلەکە. ڕاستە دەست خۆش بەخوا. باشە کاک دکتۆر ئێمە کە ئەڵێن بەردی گورچیلە یعنی ئەم بەردە بێ شوێنی دروستبوونی لە گورچیلەیە بێت.
بەڵام ئەکرێ ئەم بەردە دابەزێتە ئەندامەکانی تریک و ئەندامی میز. باڵێ بەخۆی خی گەورە مرۆڤی وا دروست کردووە کەەوە لە ڕووی تەندروستیەوە تا بکرێ هیچ کێشەیەکی نەبێ. گورچی لە شوێنەکەی وایە لە هەردوو لا تەنیشتەکانی مرۆڤەوەیە بەمەش لە دوای فیلتەرکردنی و هەستان بە فەرمانی خۆی دوای فیلتەرکردنی خوێن ئەو مادانە ئەکید کە مادەی زیان بەخشن ئەبێ لە ڕێگەی ڕێڕەوی میزۆ فڕێ بدرێتە خوارەوە. ئەمەش دوای گورچیلە دوو حالبمان هەیە کەەوە درێژیەکان 20 بۆ 25 سانتیمەترە لە ڕێگە ئەو حالە بە ئەو مادە زیان بەخشانە دێتە خوارەوە دوای لە میزڵدان کۆ ئەبێتەوە بۆ ئەوەی کەەوە چارە خوازەکە بتوانێت لە کاتی پێویست میزڵدانەکەی بەتاڵ بکەنەوە کە هەموو دقیقێک بچێ بۆ سەر ئاو بە مشتەسیری سلبی لەسەر ژیانی ڕۆژانە و شێوازی ژیانی ڕۆژانی هەبێ. بەڵام ئەتوانێت ئەو میزڵدانە بۆ 3 بۆ 4 کاتژمێر میزەکە خەزم بکە دوای لە ڕێگای بۆڕی دەرەچیەوە ئەکرێ ئەو میزە بەتاڵ بکری. بۆیە ئەم بەردانش ئەکرێ بێنە خوارەوە لە حالە بگیر بێ لە میزڵدان گیر بێ ئەگەر لە بۆڕی میزاگیر ببێ گورچیلە. طبعا بەرد هەتا لە ناو گورچیلەدایە ئەکرێ بڵێن زۆربەی هەرە زۆرە بەردەکان ناڵێن 100% بەردەکان بەڵام بەشی هەرە زۆری بەردەکان هەتاوەکو لە ناو گورچیلەیە یاخو لە ناو گۆشتی گورچیلەکەدایە کێشەیەکی نەرێنی وەکو پێویستی نییە کە شانی باز بێ لەسەر گورچیلەکە ئەکرێ بڵێن زۆربەی حاڵەتەکان بەردی سەلامەتن بۆ گورچیلەکە لە هەندێک حاڵەت تایبەت نەبێ کە دوای باسیەکەین بەڵام کاتێک کە جوڵە بەردەکە ئایا بچووک بێ یاخود گەورە بێ و هاتە حالب و حالبی بە تەواوی قەپات کرد ئەو کاتی کێشەکە دروست ئەبێت. کێشەکە چێ سەرەتا بە ئازارێکی زۆر دەست پێ دەکا دوای تووشی هەوکردنی گورچیلە ئەبێت دوای گورچیلەکەی ئاوسێت و لە خلالی 2 بۆ 3 ڕۆژ گورچیلەکە دەرەجەیەک بۆ 2 دەرەجە جاری وهای بۆ 3 دەرەجە ئاوسێ لە هەفتەی یەکەم بۆ هەفتەی دووەم لەوانەیە کێشەیەکی وا دروست نەکە بۆ چارەخوازەکە جگە لە هەوکردن و ئازار. بەڵام ئەگەر بێت و بەم شێوەیە چارەخوازەکە بمێنێتەوە لە داهاتوێکی نزیکدا کە نزیکەی مانگێک بۆ 2 مانگ لەوانەیە بەشێکی گورچیلە یاخود نیوەی گورچیلە یاخود هەندێک جاریش هەموو گورچیلەکان هەموو نیفرۆنەکان تووشی داشکاندن بمێن و بە جۆرێکەوە جارێکتر ئەم گورچیلە نەگەرتەوە فەرمانی ئاسایی خۆی. دەستان خۆش کاک دکتۆر ئەگەر باسی هۆکارەکان بکەین بۆ نمونە کەم خواردنەوەی ئاو زۆر خواردنەوەی باڵێن خواردنەوە و زەبەخشەکان خواردنەوە گازیەکان ئەمانە تا چەند تەسیراتیان هەیە یا بۆ نمونە چ جۆرێکی خواردنمان هەیە کە ڕەنگە ئەگەر تۆ مەسەلەن نەخۆشێک ئەم خواردنە زۆر بخوا ببێتە هۆی ئەوەی کە بەردی گورچیلە دروست بێت. طبعا پێش ئەوی باسی هۆکارەکان بکەین هەر کە تایبەتە بە هۆکارەکانی پێم خۆشە یەکشت ڕاز بکەینەوە بە چارەخوازانی بەڕێز. زۆر جار لە دوور و لە نزیکەوە گوێبیستی ئەوە ئەبین کەوا چارەخوازی بەڕێز ئەڵێن ئێمە هەموو ڕێنمایەکانی پزیشکمان دروست کردووە جێبەجێ کردووە بەڵام بەردی گورچیلە هەر دروست ئەکەینەوە. ئەمە لە ڕوانگەیەکەوە ڕاستە کە لەوانەیە هەندێک چارەخواز هەیە حاڵەتێکی تایبەتی هەبێت لەوانەیە بەردە هەر دروست بکاتەوە هۆکارێک لەوانەیە داڕادەیەک نەزانراویش بێت کە تا ئێستا علمیش نەیتوانیوە 100% تشخیصی کاملی هۆکارەکان بکە. بەڵام نەڕوانگەیەکی ترەوە ئەم بۆ چوونە هەڵەیە لەبەرچی لەبەرەوەی ئەگەر بێت و چارەخوازەکە ڕێنمایەکانی پزیشک جێبەجێ بکە بەرد دروست دەکاتەوە بەڵام لەوانەیە لە ماوەیەکی درەنگتر دروستی بکاتەوە بوون لە ساڵێکە یاخود لە ماوەی 2 ساڵە. بەڵام ئەگەر ڕێنمایەکان جێبەجێ نەکە لەوانەیە لە 6 مانگە لەوانەیە لە 2 مانگە دروستی بکاتەوە. احتیمالی دووەمیش ئەوەیە کە لەوانەیە لە خلالی ساڵێکە بەردێک دروست بکاتەوە بەڵام ئەگەر ڕێنمایەکان جێبەجێ نەکاتەوە دەوانێت 2 بەر دروست بکە لەوانەیە 3 بەر. بۆیە جێبەجێکردنی ڕێنمایەکان ئەگەر بێت و 100% کاریگەری نەبێت لەسەر دروستبوونەوەی بەردی گورچیلە هەر پێویستە چارەخواز جێبەجێ بکە. طبعا هۆکارەکان زۆرن بەڵام هۆکارەکان هۆکاری ناڕاستەوخۆن بەشی هەرە زۆریان خواردنەوە کاریگەری ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆی هەیە لەسەر دروستبوونی بەردی گورچیلە. خواردنەکان بوونی ڕێژەیەکی زۆری خوێی چێشت ئەمە تاڕادەیەکی زۆر کاریگەری هەیە چکە ئەبێتە هۆی زیادەردانی کالیسیۆم ناوڕێ ڕێومیز بەمەزبەردی کالیسیۆم ئۆکزالی دروستە بێت و بوونی ڕێژەیەکی زۆری پرۆتین لە خواردنی ڕۆژانەماندا بەتایبەتی گۆشتی سوور پاقلەمەنیەکان هێلکە هەرچەندە ئەمانە سوود بەخشن و ئەکرێت چارەخواز بیخوا بەڵام بەڕێنمایی و بە ڕێژەیەکی تایبەت. یعنی توانین بڵین دائالملوک عیلاقی هەیە پێوەی. بەڵێ ئەکید دائالملوک یەکێکە لەو نەخۆشیە درێژخایەنانەی کەوا تەسیری ڕاستەوخۆی هەیە ئەمەش چارەخواز ئەبێ هەم چارەسەر وەربگرێ بۆ کەمکردنەوەی یوریک ئەسید لە ناو خوێن و ڕێڕەوی میز و هەم پارێزیش لە پرۆتین بکە و خواردنەوەکانش بە هەمان شێوە
خواردنەوە گازیەکان بە دووسێ زۆر میکانیزم ئەکرێ بڵێن کاریگەری نەرێنی هەیە. یەکەمینیان لەوەی کەەوە ڕێژەیەکی زۆر فۆسفاتیان تێدایە، ئەو فۆسفاتش ئەبێتە هۆی زیاد دەردانی کالیسیۆم لە ناومیز بە مەژبەردی کالیسیۆم ئۆکساری دروست ئەبێ و بە ڕێگایەکی تر تەڕادەیەکی تر تەڕادەیەک ئەم جیراوانە شەکریان تێدایە کەەوە هەم هیلاکەرە بۆ گورچیلە و هەم لەوان تووشی قەڵەوی و شەکرەی بکە کە ئەمانش هۆکارن بۆ دروستبوونی بەردی گورچیلە و لەوان ئەو جیراوە ناسروشتیانە کە لە هەمووی مهمتر ئەوەیە بەدیل بێ بۆ ئاو خواردنەوە. ئەگەر کەسێک بێت و ڕۆژانە کاری ڕۆژانی بێت و خواردنەوەی ناسروشتی بخواتەوەکو و جیراوە گازیەکان لەوانی ڕێژێکی کەمتر ئاو بخواتەوە بەمەش شتێکی خراپمان کردە بەدیلی خواردنەوەیەکی باش. ئەمەش هۆکارێکن تا یعنی ئەتوانین باسی قەڵەویتان کرێت توانین بڵێن قەڵەوی شۆکارێکە بۆ لەناو نەخۆشیەکان زۆرن کە نەخۆشیە درێژخایەنەکان چەند نەخۆشیمان هەیە کە قەڵەویش بە گوێرەی پێناسەی سەردەم زۆرێکە لە نەخۆشی بۆیە قەڵەوی ئەکرێ بڵین لە ریزی پێشەوە بێت. قەڵەویش تەسیری لەسەر دروستبوونی بەردی گورچیلە هەمووەکو ئەوەی کەوە ئەو مادانێکەوە بنیات نەرن لە بۆ دروستبوونی بەردی گورچیلە ئەوانی کە قەڵەون زیاتر ئەو مادانە دەرئەدەن و لەبەرەوەی ئەو خواردانێکەوە زیان بە گورچیلە و بەردی گورچیلە دروست ئەکەن زیاتر ئەوانی کە قەڵم ئەو خواردانە زیاتر ئەخۆن و لەبەرەوەی جوڵەیان کەمە. ئەوانی کە جوڵەشیان کەم بێت لەوانی ئەو ڕەمە زووتر خەز ببێتەوە بۆی هۆکاری سەرەکی دروستبوونی بەردی گورچیلە هۆکاری ناڕاستەخۆیەکەکە کە قەڵەویە دائلمولو کە باسمان کرد بە هەمان شێوە غودەی پارەثایروید دمان هەیە کەەوە ڕێژەیەکی زۆر کالیسیۆم دەرەدا ئەگەر بێت و ئەم غودە گەورە ببێت و ڕێژەی زۆری ئەو کالیسیۆمە دروست بکە ئەمە شتێکێک لە نەخۆشیەکان و هەندێک بەکارهێنا هەندێک دا و دەرمان کە بۆ نەخۆشی تر جاری وایە کاریگەری ناڕاستەوخۆی بەرەسەر دروستبوونی یعنی کاریگەری لاوەکی دەرمانی تر کە مەسەڵەن نەخۆشەکە نەخۆشیێکی تری هەیە دەرمان بۆ ئەو نەخۆشیە بەکارێنێ لەوانەیە بێتە هۆی ئەوەی کە بەردی گورچیلە دروست بکات. ئەو مادانە ئەکرێ بڵین یەکێک لەو مادانە تۆپیرامید کە لە بۆ میگرین بەکارهێنرێت لە بۆ شەقیقە و ئەو دەرمانانی کەەوە چارەخواز ڕۆژانە بەکارهێنێت لە نۆڕینگە دەرەچیەکان ئازارشکێنە دەرمانی دژاهوکردنە ئەمانش تا ڕادێک کاریگەریان هەیە و دەرمانێک تریشکە بۆ بەرزی فشارە خوێن لازیکس فیرۆزەمایت بەکارهێنرێ ئەمەش هەر هۆکارێکە و هەندێک مادەی ڤیتامیناچ کە ڕۆژانە لەوانێت چارەخواز زاری وایە بەکارهێنێ بە تایبەتی ڤایتامین دی و ڤایتامین سی ئەمانش هۆکارن بۆ دروستبوونی بەردی گورچیلە. زۆر باشە کاک دکتۆر تا چەند بۆ ماوەی تەئسیراتی لەسەر دروستبوونی بەردی گورچیلە هەیە ئێستا باسمان کرد ئەو هۆکارانەی کە باسمان کرد تا حدێک مرۆڤ دەتوانێت خۆی گۆڕانکاریان تیا بکە مەسەڵەن ئاوی زۆر ناخۆی ئاوی زۆر بخۆرەوە خواردنەوەی گازی زۆر خۆی خواردنەوەی گازی کەم بخۆرەوە ینی زۆر مێخۆرەوە یا مەسەڵەن هەندێک خواردن هەیە گۆڕانکاری تیا بکە لە دایەت تا گۆڕانکاری بکە ئەی بۆ ماوەی کە ئێمە لەوانەیە نتوانین دەستکاری بکەین تەئسیری هەیە یعنی ئەم کەسە ئەگەر لە بۆ ماوەیەوە بەردی گورچیلە هەبوو لە ڕووی زانستیەوە ئێمە دوو هۆکاری سەرەکیمانەیە کە هۆکاری بۆ ماوەین ئەویشیان یەکەمینیان سیستین ستۆن واتە بەردی سیستین کە لە مناڵان دروست ئەبێت. طبعاً ئەم جۆرە بەردە هەرچەندە سوپاس بۆخوای گەورە ڕێژەیەکەی کەمە بە جۆرێک لە سەدایەکی زۆری بەردەکان لە سیستین ستۆن پێک دێ بەڵام کاتێک کە ئەم جۆرە تووشی چارەخوازی بەڕێز ئەبێت جۆرێکە زۆر جێی سەرنجە جێ ئەوەیەکەوە دایک و باوک و دەوروبەری بایەخی پێ بدەن چکە لەوانێت لە داهاتوودا بێتە هۆی پەککەوتنی گورچیلە. سیستین ستۆن بەهۆی خەلەلی زگماکیەوە جۆرە پرۆتینێکمان هەیە کە پێی دەوترێت سیستین کە مەفروزە دوای پاکبوونەوەی لە گورچیلە دووبارە بگەڕێنرێتەوە ناو خوێن بەڵام لەبەر خەلەلی بۆ ماوەی ئەم جۆرە پرۆتینە دەرئەدرێت لە ناومیز و وەکەڵەکە ئەبێت و ئەبێتە هۆی بەر. بەڵام دایکان و باوکان ئەگەر بزان یەکێک لە مناڵەکان تووشی ئەو حاڵەتە بووە ئەبێ پشکنی بۆ مناڵەکانی تریش ئەنجام بدەن و بە دوواداچوون بکەن هەتاوەکو لە داهاتوودا کێشە بۆ مناڵەکانیان دروست نەبێ. طبعاً ئەم بەردانی ئێستا کە لە پێشمانن ئەمانە دوو مناڵ خوشک و برا تەمەنیان 9 ساڵ و 10 ساڵ بوو ئەمان هی براکەی بوو پێشتر دیارە نێزانی بوو کە بەردی هەیە بۆیە کاتێک هاتە لای خۆمان ئەم بەردەمان لە میزڵدان دەرهێنا بەڵام بینیمان گورچیلە ڕاستیشی بەهۆی دووبارە دروستبوونەوەی بەردی گورچیلە گورچی ڕاستی گورچیلەکەی لە کار کەوت بوو بۆی ئێمە کە جێی ناخۆشە ئەم قسەیەکەین بەڵام گورچیلەکەمان
دەرهێنا و بە ناچارێک لەبەرەوەی ئیشی نەدەکرد. یعنی توانین بڵین لە مناڵان با بڵین مەترسیدارترە بەردی گورچیلە تاوەکو لە تەمەنی زووتر ڕوو بدا بە ڕێژەیەکی زیاتر ڕوو بدا هەوکردنی لەگەڵا بێ کۆمەڵە نەخۆشتری لەگەڵا بێ ترسناکترا لە مناڵان زۆر جێی سەرنجتر و جێی بایەغداترە تەبعاً گورچیلی ڕاستی وەستا ئێمەش بە ناچاری گورچیلی ڕاستمان دەرهێنا بەڵام سوپاس بەخوای گەورە گورچیلەی چەپی هەرچەندە ئەویش بەردی دروستە کرد بەڵام بەردەکانمان بۆ دەرهێنا و بەڕێنمایی ئەوانە ئێستا سوپاس بەخوای گەورە زیاتر سەر و چەش مانگە متابعەکەین ئێستا گورچیلی چەپی زۆر باشە و تەسیری کاریگەری نەرێنینە بۆ لەسەر ژیانی بەڵام ئەوەی جێی باسە کە پێم خۆش و باسی بکەم دوای ئەوە وتم ئەبێ پشکنین بۆ خوشک و بەراکانی تریشی بکەین کە پشکنینمان کرد بۆمان دەرکەوتی خوشکێکی کە تەمەنی 1 ساڵ لە خۆی بچووکتر بوو گورچیلەی ڕاستی بە هەمان شێوە هەموو غرفەکانی بەردی تێدا بوو بەڵام سوپاس بۆ خوای گەورە بەردەکان شوێنەکان خراپ نەبوو گورچیلەکەی ڕانەگرت بوو لە ئیشکردن ئەمەش هەستاین بە دەرهێنانی ئەم کۆمەڵە بەردا لە گورچیلەی ڕاستی سوپاس بۆ خوای گەورە ئەم چارە خوازەی کە خوشکەکەی بوو هەردوو گورچیلەکانی سەلامەتن ئەمیان بۆیە یعنی ئەو بەردی سیستین کە هۆکارەکەی بۆ ماوەیە ئەبێ زۆر بایەخی پێ بدرێت لە دایک و باوک و دەوروبەر و پزیشکدا و هۆکارێکتری بۆ ماویش هایپەر ئۆکزالیوریە کە جگەر وەکو پێویست هەڵناسێ بە ئیشی خۆی بەهۆی خەلەلی بۆ ماوەی ڕێژەیەکی زۆری ئۆکزاری دەرئەدا بە سوپاس بەخوای گەورە ئەم زۆرەشیان کەمە. ئێستا ئەگەر با بڵێن باسی تەمەنمان کرد بووتمان لە مناڵانیشە ئەکرێ ینی بەردی گورچیلە دروست بێت ئەگەر باسی ڕەگەز بکەین لە ڕەگەز پەیوەندیدارە ینی لە کام ڕەگەز زیاترە دروستبوونی بەرد بەڵێ خۆی لە ڕووی تەمەنەوە لە هەموو تەمەنەکان ڕوئەدا بەڵام زیاتر لە تەمەنی 20 ساڵی بۆ 40 ساڵی لە ڕووی ڕەگەزیش لە هەردوو ڕەگەزەکان ڕوەدا بەڵام تا ڕادێک لە ڕەگەزی نێرینە زیاترە بەڵام ڕێژەکەی لە هەندێک وڵات لە مینە زیاتر لە هەندێکیان وەکو یەکە لە هەندێکیشی نێرینە بەس بە شێوەیەکی گشتی لە ڕەگەزی نێرینە تا ڕادەیەک زیاترە. زۆر چاکە کاک دکتۆر ئەی پەیوەندی نێوان کریاتینین لەگەڵ کاری گورچیلە چییە؟ بەڵێ جارێ هەر کریاتینین چییە؟ بەڵێ کریاتین طبعاً لە دوای ئەوەی کەوا گورچیلە هەستا بە پاکردنەوەی پرۆتین لە جسم و مادە زیان بەخشەکان بەشێکیان لەوە کە ئەبێتەوە دروستبوونی کریاتین لە ڕێڕەوی میسفڕێدرێ ئەمە مادەی زیان بەخشە کە لاشە پێویستی پێ نییە ئەگەر بێت و لە ڕێژەیەکی دیاریکراو لە کریاتین بە زۆرێک سەروی 1.2 بێت کاریگەری ناڕاستەوخۆی لەسەر لاشەی مرۆڤ بێ و تووشی سستی گورچیلە یاخود بەکەوتنی گورچیلە ئەبێت. طبعاً پەیوەندێکی ڕاستەوانەی هەیە لە نێوان کریاتین و بەردی گورچیلە واتە کاتێک کە کریاتینی بەرزە بێتەوە احتیمالە توشبوون بە بەردی گورچیلە یاخود چەند ئاستەنگێکمان بێتە پێش لە ئەو چارە خوازانەی کۆوا بەری گورچیلیان هەیە کە ناتوانین هەموو جۆرە چارە سەرێک بۆ چارە خوازانە بدەین کەوا کریاتینیان بەرزە ناکرێ هەموو زۆر نەشتەرگەریان بۆ بکەین ناکرێ هەموو لە هەموو حاڵەتەکانیشدا بەردەکە بە تیشک یاخود بە شەپۆل بشکێنرێ و لە هەمان کاتیشدا ئەمە کاریگەری کریاتین لەسەر بەردی گورچیلە و بەردی گورچیلەش بە تایبەتی ئەگەر لە زۆری ستاک هۆرن بوو ئەوەی کەوا هەموو غرفەکانی گورچیلەی گرتووە ئەکرێ لە داهاتوودا وردە کاریگەری نەرێنی لەسەر فەرمانی گورچیلەکە هەبێ و تووشی بەرزبوونەوەی ڕێژەی کریاتین بێت واتە هەم کریاتین کاریگەری ڕاستەوانی هەیە پەیوەندی ڕاستەوانی هەیە لەگەڵ بەردی گورچیلە و هەم بەردی گورچیلەش کە پەیوەندی ڕاستەوانی هەیە لەگەڵ بەرزبوونەوەی ڕێژەی کریاتین. بەڵێ زۆر چاکە. کاک دکتۆر مەسەن زۆر جار بیستین ئەوترێت بەردی زرا و لەوانەیە هۆکار بێ بۆ دروستبوونی بەردی گورچیلە ئەمە تا چەند ئەم پەیوەندیە ئەمە زۆر شتەیە لە ناو خەڵک وا بڵاوبووەتەوە کە هیچ پێگەیەکی زانستی نییە یەکێک لە وتەیە ئەم وتەیە کە دەوترێت بەردی زراو هۆکار بێ بۆ بەردی گورچیلە جگە لەوەی کەەوە هەردووکیان ڕقن و هەردووکیان ئەکرێ بە نەشتەرگەری دەربهێنرێت ئەم پەیوەندیانە ئەکرێ پەیوەندیانیان هەبێ بەڵام وەکو هۆکار دروستبوونی بەردی گورچیلە بەردی زراو بێ هیچ پێگەیەکی زانستی نییە. ئەگەر پێچوانەی بکەینەوە قسەکە ینی ئایا مەسەلەن بەردی گورچیلە هۆکارە بۆ ئەوی هەنێ نەخۆشی تر دروست ببێ مەسەلەن بۆ نەخۆشی سێپسس مەسەلەن هۆکار بێ بۆی دروست ببێ ئایا ئەگەر کەسێک تووشی نەخۆشی با بڵێن بەردی گورچیلە بوو بێت ئەکرێ ئەمە وای لێ بکات ئەم نەخۆشە تووشی نەخۆشی درێژخایانی گورچیلە بێ ینی هەتا مادەم ئەم جارە بەردی گورچیلەی هەبووی تر تاوا هەتاوەکو درێژخایان ئەم کەسە ئیشکالی گورچیلەی بۆ دروست بێت و تووشی نەخۆشێک لە نەخۆشەکانی گورچیلە بێ.
سواز بەخوای گەورە ئەگەر بێت و چارەخوازی بەڕێز ئاگداری تەندروستی خۆی و گورچیلەکانی ببێت مەرج نییە هەموو لە هەموو کاتدا بەردی گورچیلە کێشەی بۆ بنێتەوە. یعنی زۆر لە چارەخوازەکان ڕۆژانە دێنە لامان دەڵێن دکتۆر بەردێکی 5 ملیممان لە ناو گۆشتی گورچیلەدا هەیە، ئەمانەیە بە نازۆر بۆمان دەربێنی، بەس دوای پشکنین ئێمە بۆمان دەرەکەوێ بەردەکە لە ناو گۆشتدایە یاخود لە بەشی خوارەوەی گورچیلەیە نەجوڵاوە، هیچ کاریگەری نەرێنی لەسەر گورچیلەکە نەبووە. لەو حاڵەتانە بەرد خودی بەردەکە، یعنی شتێکی زیان بەخش نییە خودی بەردەکە. یعنی ئەو نیە بڵێ گرێک بێت و لە گورچیلەکە بڵاو بێتەوە سبێ بڵاو بێتەوە بۆ هەموو لاشە، بۆیە ئەگەر بەردەکە هیچ زیانی نەبوو بۆ گورچیلەکە ئێمە دەستکاری ناکەین، تەنیا ڕێنمایی پێ ئەدەین. واتە بەشی زۆری بەشێکی سەرەکی بەردی گورچیلە هیچ کاریگەری نەرێنی نییە لەسەر لاشەی مرۆڤ، بەڵام بەشێکیش کە جێی بایەخە و جێی سەرنجە و کە بەتایبەتی ئەگە چارەخواز بە دوواداچوونی بۆ خۆی نەکردبێ کاریگەری ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆی لەسەر تەندروستی چارەخوازەکە ئەبێت. چۆن یەکێک لە هۆکارەکان یەکێک لە نەخۆشیەکان کە پێشتری باسمان کردووە، بەڵام لەبەر بایەخی باسەکە ئەبێ دووارەیەکەینەوە کە لەوانەیە کاریگەری لەسەر ئیشی گورچیلەکە بکە، تووشی سستی گورچیلە ببێ و لەوانێ بەردەکە بجۆڵی ڕێڕەوی میز بگرێت، میزەکە نێتە خوارەوە، تووشی هەوکردن بێ، ئەو هەوکردنەش لە بیدایەتدا کە بەکتریمای پێ ئەوترێ ئەگەر بێت و چارەخواز سەردانی پزیشکی خۆی بکە، پسپۆری خۆی بکە لە ڕێگای وەرگرتنی دەرمان و هەندێک جاریش نەشتەرگەری چارەسەر ئەکرێ، بەڵام ئەگەر ئیهمالی بکە لەوانی هەوکردنەکە زیاد بێ بداتەوە ناو خوێن، لە کۆتاییشدا لەوانی بداتەوە ئەندامەکانی لەش و کە پێی دەوترێت سێپسیس، لەوانەیە هەندێک لە ئەندامەکان لە کار بخرێ و هەندێک جاریش ئەبێتە هۆی لە دەستدانی گیانی ئەو چارەخوازە ئەگەر بێت و توش ئیهمالی بکە. طبعاً ئەمە ئەو دوو نەخۆشیە بوون کەوا پەیوەندی ڕاستەوخۆیان هەیە و هەندێک جاریش ئەگەر بێت و گورچیلەکە سز ببێت لەوانێ بێتەوە هۆکارێک بۆ دروستبوونی بەرزی فشاری خوێن، ئەمەش نەخۆشیەکە کە عیلاقی بە بەردی گورچیلەوە هەیە بە شێوەیەکی ناڕاستەوخۆ. ئێکاک دکتۆر ئێستا مەسەڵەن لە ئەزمموی خۆتان و قسە بکەین، زۆر جار کە نەخۆش دێتە لاتان چ نیشانەیەک بە ئێوە ئەڵێ ئێوە یەکسەر گومانە بن بە ئەگەری زۆرەوە ئەم کەسە بەردی گورچیلەی هەیە، یا بەگشتی نیشانەکان چین، بەڵام ئەوشێکی ئیتر زۆر باوە یا مەسەلەن کە نەخۆشەکە ئێڵە ئیتر یەکسەر گومانەکە ئەمیتر بەردی گورچیلەی هەبێت. بەڵێ پرسیارێکی زۆر جێ سەرنج و پرسیارێک لە شوێنی خۆیەتی دەستان خۆش بی. نیشانەکان زۆر مهمە، لۆی هەم چارەخواز ئەگەر لە ماڵەوە ئەو نیشانی هەبوو بیر لەوە بکاتەوە بەردی گورچیلەی هەیە و هەم پسپۆریشە تاوەکو بزانین چ پشکنینێک بۆ چارەخوازەکە ئەنجامدا. بەشێکی سەرەکی بەردی گورچیلە ئەکرێ هیچ نیشانەیەکی نەبێت، لە دوو حاڵەتدا ئەکرێ هیچ نیشانی نەبێت. حاڵەتێک ئەگەر بێت و بەردەکە نەجۆڵاو بێ گورچیلەی نەئاوسان بێ، حاڵەتێکیش پێشووتر پێش هەفتەیەک دوو هەفتە مانگێک ئەم چارەخوازە ئازارێکی زۆری هەبووە، بەڵام ئازارشکێنێکی وەرگرتووە بەس دوای سەردانی پسپۆری خۆی نەکردووە. لە مەرحەلەی دووەمی ئەم حاڵەتە چارەخوازەکە نیشانی نامێنێ، واتە لە بیدایەت ئازارێکی زۆری هەبوو بەڵام دوای ئەم ئازارە زۆرە هیچ نیشانی نامێنێت. چارەخوازەکە دەزانی بەردەکەی فڕێداوە و کێشەی نەماوە، بەڵام خۆی کێشەکە لەو کاتی دەستپێکە کە ئازاری نامێنێ. بەرد لە بیدایەت کە دێتە حالب گیر ئەبێ گورچیلەدا ئاوسێنێ ئەکرێ ئازارێکی زۆری هەبێ، بە جۆرێک ئازارەکە بەرگەی ناگرێت چارەخوازەکە، خۆی لار ئەکاتەوە، ئەگەر لای ڕاستی بێشی خۆی بە لای ڕاست لارەکاتەوە، ئەگەر لای چەبی خۆی بە لای چەب لارەکاتەوە و ئەڕشێتەوە لەگەڵ ئەو ئازارە زۆرە و هەندێک جار خوین ئەبینێ لەگەڵ میز، بەڵام دوای وەرگرتنی ئازارشکێن بۆ ڕۆژێک بۆ دوو ڕۆژ بۆ سێ ڕۆژ لە قۆناغی دووەمی نیشانەکانی هیچ نیشانەیەکی نامێنێ، بەڵام گورچیلەکە دە ئاو سێ ڕۆژ لە دوای ڕۆژ لەوانەیە بەشێکی گورچیلە بەبێ ئەوەی چارەخوازەکە ئاستی پێ بکە. یعنی تا ئێستا چەند حاڵەتێک کە زۆر جێ ئەسەفا کە ئێمە هاتووەتە پێشمان، سوپاس بەخوای گەورە زۆر نی ئەو حاڵەتانە بەهۆی هۆشیاری تەندروستی چارەخوازانی بەڕێز. طبعاً هەندێک ڕێژەیەکی کەمی چارەخواز بەهۆی هەر هۆکارێک لە هۆکارەکان لەوانەیە باری تەندروستی خۆی پشتگوێ خست بێ، کاتێک کە سەردانمانەکە ئەکرێ بڵین لە خیلالی 5 بۆ 6 مانگ چارەخوازێکی وە سەردانمانەکە کە دەڵێ پێشووتر ئازارم هەبووە و ئازارشکێن و وەرگرتووە، ئازارم نەماوە، بەڵام هاتوومە دڵنیابمەوە بۆی بزانین گورچیلەکەم چۆنە لە ئیشکردن. ئێمە دوای ئەنجامدانی پشکنین بۆمان دەرەکەوێت کەوە تەواوی گورچیلەکەی لە کار کەوتووە. لەوانی هۆکارەکە بەردێکی 2 ملیمی 3 ملیمی بێ، جاری وا هەیە، جاری واشێ لەوانێ بەردێکی گەورەتر بێ،
بەڵام ئەگەر بهاتایە ئەم چارەخوازە بەڕێزە لە کاتی خۆی سەردانی پزیشکی بکردایە دەوانێت بە وەرگرتنی دەرمانێک یاخود چەند ڕێنمایەک بەردەکەی فڕێ بدا بە و گورچیلەکەشی سەلامەتە بوو. ئیکاک دکتۆر ڕێگاکانی دەستنیشانکردنی بەردی گورچیلە چییە؟ یعنی ئێمە چەند ڕێگامان هەیە، کامیان باوترە بەس لەوانەیە دقیق نەبێ، کامیان زۆر دقیقە بەس لەوانەیە زۆر باونێ. بەڵێ یەکەمین وەکو باسمان کرد بەهۆی نیشانەکانەوە، یعنی ئازاری کت و پڕ کە ڕەشانەوەی لەگەڵدا بێ ڕەنگی میزی ئەگۆڕێ کە بەرگەی ئازارەکەی نەگرێ، ئەمە نیشانەیەکە و هۆکارێکە بۆ دەست نیشانکردنی زووی ئەو حاڵەتە لایەن چارەخوازەکە و لایەن پزیشکەوە کە بۆ نەخۆشەکەی ئەنجامەدا. بۆ پشکنینەکانیش زەڕورە. ئێمە عادەتەن وەکو پسپۆر دەست بە پشکنینێک ئەکەین کەەوە هەم تێچووی کەم بێ هەم زیانی کەم بێ بۆ چارەخوازەکە. لە پشکنینی میز دەست پێەکەین کەوا بینین ڕێژەیەکی زۆر خوێن لە ناو میزیدا هەیە. وە پشکنینی سۆنەر هەرچەندە 100% نییە، ئەکرێ بڵێ 180 بۆ دەستنیشان حاڵەتی دقیقیەکەی سپێسیفیتەکەی تا 180 بۆ 190 بۆ دەستنیشانکردنی بەردی گورچیلە سۆنەر پشکنینی سۆنەر و ئەو بەردانێکە ئەجوڵێن لە بیدایەتی حالە بن، ئەکرێ بڵێن تا ڕادەیەکی زۆر پشکنینی سۆنەر دقیقە و ئەوانەی لە کۆتای حالە بشن بە هەمان شێوە. بەڵام ئەو بەردانی کە لە ڕێگان لە بەشی ناوەڕاستی حالە بن سۆنەر نایبینێ، بەڵام ئەکرێ بڵێن ئاوسانی گورچیلەکە ببینێ. و هەندێک پشکنینی تریش هەیە لەوانە ئێکسڕێ ئەتیادیمانیەتیشکی ڕەشوسپی ئێستا کەمتر بەکارهێنرێ، بەڵام بۆ هەندێک چارەخوازی تایبەت ئەکرێ بەکار بهێنرێ. بەڵام ئەو پشکنینەی کەوا لە هەمویان دقیقترە کە نزیکە لە 100% دیقەکەی پشکنینی ئەشعەی سیتیە. بەڵام ئەم ئەشعەیەش بەهۆی زۆری تیشکەکەی ناکرێ هەموو چارەخوازێک ئەم تشکەی بۆ بنووسین، ئەگەر مناڵ بوو نابێ لۆی بەکاربێنی ئیلا لە حاڵەتی زۆر زەڕوردا نەبێت، چکە بوونی ڕێژەیەکی زۆری ئەو تیشکە لەوانەیە کارەگەری نەرێنی هەبێ لەسەر گەشەی داهاتووی ئەندامەکانی مناڵەکە و لە ئافرەتی دووجیانیش بە هەمان شێوە بەکار ناهێنرێ. بەڵام لە چارەخوازەکانی تر ئەکرێ بە ڕێژەی تایبەت بەکار بهێنرێ. زۆر چاکە. کاک دکتۆر ئێمە هەنێ نەخۆشی ترمان هەیە وەکو بەنمونە هەوکردنی بۆ ڕێمیز. نیشانەکانی ئەگەر تەرکیزکەین لەوانەیە لەگەڵ نیشانەکانی بەردی گورچیلەیە وەکو یەکتر وابێ. پسپۆڕی با بڵێن نەخۆشی بەردی گورچیلە چۆن ئەتوانێت ئەم شتە جیا بکاتەوە، ئەم حاڵەتانە لە یەکتر جیا بکاتەوە، بە چ نیشانەیەک لە یەکتر جیاوازیەکەن؟ بەڵێ هەوکردنی کتوپڕی گورچیلەمان هەیە کە نیشانەکانی ئەکرێن بڵێم زۆر نیشانەیە هاوبەشە لەگەڵ بوونی بەردی گورچیلە یاخود دابەزینی بەردی گورچیلە بۆ حالب. کاردووکیان ئازاری زۆریانە بێ، بەڵام ئازاری بەردی گورچیلە کتوپڕترا وەڕشانەوەشی لەگەڵا بێت و ئازاری هەوکردنەکە تا ڕادێک زۆر کتوپڕ نییە لە خلالی چەند ڕۆژێک وردە زیادەکە و هەوکردنی گورچیلەی کتوپڕ هەوکردنی کتوپڕی گورچیلە تاولەرزێکی زۆری لەگەڵا بێ، نانی بۆ ناخورێت و دوای ئەنجامدانی پشکنین زیاتر بۆمان دەرەکەوێت کە ئایا ئەمە هەوکردنە یاخود دابەزینی بەردی گورچیلە بۆ حالب. جاری واشێ هەردووکیانە بێت، چونکە بە خۆمان نەزانین کەوە یەکێک لە هۆکارە سەرچیەکانی هەوکردنی گورچیلە دابەزینی بەردە بۆ حالب. ڕاست، ینی پەیوەندیشان بە یەکترەوە، پەیوەندیکی ڕاستەوانێنێ. زۆر باشە. ئێکاک دکتۆر با بڵێن بەردی گورچیلە چەندێت تەسیرات و کاریگەری لەسەر ئافرەتان هەیە ئەگەر تایبەت تریشی کەین لەسەر ئافرەتانی دووگیان، یعنی چ شتێکی جیاواز هەیە لێرە جێگەی سەرنج بێت و جێگەی تێبینیکردن بێت؟ پرسیارێکە لە شوێنی خۆیەتی. ئافرەت ئەگەر دووجیان نەبێ وەکو پیاوان هیچ کاریگەری ڕاستەو خۆی نییە جگە لەو کاریگەریانی کە باسمان کرد. بەڵام ئافرەتی دووجیان کاریگەریەکی سەرەکی هەیە کە ئەگەر بێت چارەخوازەکە بەردی گورچیلەی هەبێت. لەبەر ئەوەی کاتێک کە بەردەکە ئەجوڵێت و دابەزێ بۆ حالب و گورچیلەکە دەئاوسێ، هەم تەسیر لە کاریگەری ڕاستەوخۆی ئەبێت لەسەر گورچیلەی چارەخوازەکە و هەم ئەبێتەوەی توشبوون بە هەوکردن و هەم ئەوکردنش لەوانەیە کاریگەری ڕاستەوخۆی لەسەر کۆرپەی دایکەکەش هەبێت. بۆیە زۆر پێویستەکە دایکان ئەوانی کە بەردی گورچیلەیانی پێش ئەوەی دووجیان بن سەردانی پسپۆڕی خۆیان بکەن بۆ بمبەستی چارەسەری بەردی گورچیلە. و گرفتێک تریش کە لە ئافرەتی دووجیان دێتە پێشمان ئەوەیە کەوە ئێمە ناتوانین هەموو پشکنینێک ئەنجام بدەین لەبەر مەترسی پشکنینەکان لەسەر کۆرپەکە بە تایبەتی ئەشعەی سیتی ناتوانین
ئەنجام بدەین لە بەرەوەی تیشکی ئەم ئەشعەیە لەوانی کاریگەری نەرێنی هەبێ لەسەر مناڵەکە بەمە زۆر جار هەیە بەردی گورچی لە تەشخیص ناکرێ یاخود بەردی حالب تەشخیص ناکرێ لە ئافرەتی دووجیان و ناکرێ هەموو جۆرە چارەسەرێک بدەین بە دایکان بە ئافرەتی دووجیان لە بەرەوەی کاریگەری نەرێنی ئەو دەرمانانە هەیە لەسەر کۆرپەکە بۆیە لە کۆتاییدا دەڵێن ئافرەتانی دووجیان ئەوانێکەوە بەردی گورچیلیان هەبووە پێش ئەوەی دووجیان بن ئەبێ سەردانی پسپۆڕی خۆیان بکەن ئایا بەردیان هەیە و ئەگەر بەردیان هەبوو ئایا ئەو بەردە پێویست ئەکا چارەسەر بکرێ پێش ئەوەی دووجیان بێ یاخود پێویست ناکە. ڕاست زۆر چاکە. کاک دکتۆر باسی بەردی گورچیلەمان کرد، باسی هۆکارەکانمان کرد، باسی نیشانەکانمان کرد، بینە سەر چارەسەرەکەی. تەسەوڕەکەم بینەرانیش چاوەڕێی جوابی ئەم پرسیارە بن کە ئێستا ئیکەم. ئایا ئەکرێت بەردی گورچیلە ببێ هیچ چارەسەرێکی پزیشکی وەکو نەشتەرگەری و لێزەر و ئەو بابەتانە تەنها بەڕێنماییکردن و بە شێوازێکی سروشتی لا بچێت؟ بەڵێ بەشێکی بەردی گورچیلە پێویستی بە چارەسەر نییە، تەنیا ڕێنمایی. ئەگەر بەرد بچووک بوو و نەجوڵاو بوو یاخود لە ناو گۆشت بوو پێویست ناکەکەوە چارەخواز خۆی تووشی دڵڕاوکێ بکات و بڵێ ئەمێ ئەو بەردە نەمێنێت لە گورچیلە بچووکە هیچ کاریگەری نەرێنی ئەو بەردە نابێت لەسەر گورچیلەکە. تەنیا وەرگرتنی ڕێنمایی و بەدوا داچوون چکان دەگزار هەیە لەوانی لەپڕ بەردەکە بچۆڵێت تووشی کێشی تەندروستی بکە. بەڵێ ئەکرێ تەنیا بە تەنیا وەرگرتنی ڕێنمایی بە خواردنی و ڕێژەیەکی زۆری ئاو سەروی 10 گڵاس بێ لە ڕۆژانە و لە ڕۆژانی گەرمی هاوین یاخود ئەوانی لە بەرخۆر کاراکەن ئەبێ لەو ڕێژەیە زیاتر بێ وەکردنی وەرزشێکی ڕێکوپێک و بەردەوامی ڕۆژانە بە جۆرێک کەوا کەمتر نەبێت لە نیو کاتژمێر بە تایبەتی ڕاکردن بەرزبوونەوە و نزمبوونەوە کە ئەبێ چکە بەرد طبیعەتی وایە کە بچووکە لە ناو گۆشتەکەدایە لەگەڵ ڕاضە لەوانەیە ئەم بەردە بچووکە لە گۆشتەکە ببێتەوە بجوڵێ و فڕێ بدرێ. بەڵام ئەگەر وەرزشی لەگەڵدا نەبێت دەوانێت ڕۆژ لە دوای ڕۆژ ڕملەکە زیاد ببێ بەردەکە زیاد بێ گەورە بێ دوایی ئەگەر ڕاضشی لەگەڵدا بێ بەردەکە فڕێ نەدا و پارێزکردنیش لە خواردنەوەوانەیە کە پێشووتر باسمان کرد کە کاریگەری نەرێنی هەیە لەسەر دروستبوونی بەردی گورچیلە کەمی بکەنەوە ئەو خواردنانەکەم ئەبێ ئەم خواردنانە شێوازی ژیانکردنیان بگۆڕن بۆ شێوازێکی تەندروستتر. بەڵێ طبعاً دروستبوونی بەردی گورچیلە لە چارەخوازێکەوە بۆ چارەخوازێکتر جیاوازە. هەندێک چارەخواز هەیە ئەمە 100% ئەو مادانێکەوە بنە هۆکاری دروستبوونی بەردی گورچیلە لیان مەنعاکەین. هەندێکیان هەیە بە ڕێژەیەکی کەمتر و هەندێکیشیان هەیە تەنانەت ئەم مادانە مەنعیش ناکەن بەڵام ڕێنماییتر جێبەجێ ئەکەن بە ڕێژەیەکی کەمتر بەردروستەکەنەوە. بۆیە ئەمە پێویستەکە یعنی ئێمە ناکرێ هۆکارەکان دیاریەکەین ئەو هۆکارانی کە هۆکاری یاری دەدەرن بەڵام هەموو چارەخوازێک وەکو یەک هەموو مادەکانی لێ مەنع ناکەین بە گوێرەی هۆکاری دروستبوونی بەردی گورچیلەکە و بە گوێرەی ستایلی ژیان و ئیشی ڕۆژانی چارەخوازەکە. زۆر چاکە. لە دوای ڕێنمایی ئەگەر بینە سەر چارەسەرەکانی تر ئێوە وەکو پسپۆڕ یەکەم چارەسەر کە دەستی بۆ بەرن چ چارەسەرەکە دوای ڕێنماییکردن گەرزانیمان بە ڕێنماییکردن نەخۆشەکە با بڵێن لە بەردەکە ڕزگاری نابێ لەوانەیە قەباری بەردەکە گەورەتر ببێ ئایا دەرمانە ئەم شتە لە دوای ئێوە دەستی بۆ بەرن یان ئەمەلیاتە یان چ شتێکی؟ ئێمە دوو زۆر چارەسەرمانەیە. چارەسەرێکمان هەیە بەردەکە ئەتوێنێتەوە واتە بەردەکە لە ناو گورچیلەیە هیچ کێشەیەکی بۆ چارەخوازەکە دروست نەکردووە بەڵام ئێمە چارەسەری پێ ئەدەین هەتاوەکو بەردەکە بتوێتەوە لە داهاتوو دەچێشە بۆ گورچیلەکە و چارەخوازەکە دروست نەکە. چارەسەرێکشمان هەیە بەردەکە جوڵاوە هاتووەتە حالب ئەمانەوێ بەردەکە فڕێ بداتە کاریگەر ڕاستەوخۆی لەسەر تەندروستی گورچیلەکە نەبێت. طبعاً ئەم زۆربەی هەر زۆری بەردەکان بۆ توانەوە هیچ چارەسەرێکمان نییە کەوا بەردەکە بتوێنێتەوە بەڵام ڕێژەیەکی کەمی بەردەکان کە ئەوانەی لە یوریک ئەسید دروست ئەبن ئەکرێ هەچەند قەبارەکەشی گەورە بێت بە پێدانی دەرمانی تایبەت لەوانە باوترینیان پۆتاسیۆم سترێتە و خواردنەوەی ڕێژەیەکی زۆری ئەو ئەکرێ ئەو بەردە بتوێتەوە و ئەگەر بەردەکە جوڵاو و هاتە حالب ئێمە چارەسەری تایبەتی پێ ئەدەین هەمووەکو ڕێگریکردن لە ئازارێکی زۆر هەمووەکو ڕێگریکردن لە هەوکردنی گورچیلە و هەمووەکو فراوانکردنی بۆڕی حالبیش بۆەوەی چارەخوازەکە بەردەکە لە زووترین کادا فڕێ بدە. زۆر چاکە. لە چ کاتێکا لەیزەر بەکارێنن بۆ شکاندنی بەردەکە ئەو جیاوازیشی چییە لەگەڵ شۆکۆیڤەکە؟ بەڵێ دوای ئەوەی ئەگەرزانیمان لە ڕێگای ڕێنمایی لە ڕێگای پێدانی چارەسەر سوودی نەبوو ئەوەی کە دەستی بۆ ئەو بنوەکو حاڵەتی بیدایی لێیزەرە. لێیزەر طبعاً لەناو هاوڵاتیانی خۆشەویست سوا بڵاوبەتەوە کە پێی دەوترێت لێیزەر ئەمە طبعاً وەکو ڕاستکردنەوە ئەمە لێیزەر نییە
لەبەرەوەی لێزەر تیشکەکەی ئەوەندە بەقوتە ئەگەر لە بەر هەر شوێنێک بکەوێ ئەیسووتێنێ ناکرێت لێزەر لە گورچیلە بدرێ. ئەمە شەپۆلە کە کاریگەری ناڕاستە کاریگەری و پێویستی نیە لەسەر سووتاندنی ئەو ئەندامانەی یاخود ئەو دیواری کە دەوروبەری گورچیلەی گرتووە. هەرچەندە کاریگەر ڕاستەوخۆی هەیە لەسەر گۆشتی گورچیلەکە تا ڕادێک برینداریەکە، بەڵام زیاتر کاریگەر لەسەر بەردەکە ئەبێت و بەردەکە ئەشکێنێ. تاپانە حاڵەتێک ئێمە ئەو شەپۆلە یاخود ئەو تیشکە بەکارهێنین کە پێی دەوترێت ئیزۆڵ کۆمەڵە مەرجێکی هەیە. مەرجی یەکەم ئەوەیە قەبارەکەی زۆر گەورە نەبێ کە بە جۆرێک لە 10 بۆ 15 ملیم گەورەتر نەبێ. مەرجی دووەمی ئەوێ زۆر ڕق نەبێ بەردەکە. ئێمە بە گرتنی ئەشعەی سیتی ئەزانی ئایا ئەو بەردە لە جۆری ڕقە یاخود لە جۆری نەرمە. مەرجی سێمی ئەوەیە لە تیشکی ئاسایی بەردەکە دەربچێ، ئەگە دەرنەچێت ناکرێ ئەو تیشکەی لێ بدرێ. مەرجی چوارەمیش ئەوەیە کەوە شوێنەکەی وا باشە لە بەشی خوارەوەی گورچیلە نەبێت، لە حەوزی گورچیلە بێت یاخود لە بەشی سەرەوە یاخود لە بەشی ناوەڕاستی گورچیلە بێ. مەرجی چوارەمیش ئەوەیە کەوە بەردەکە حالبی کە گرتووە تەواو نەچوبێتە ناو گۆشت و گورچیلەکەی زۆر ئەوسان بێ. و مەرجی کۆتاییشی ئەوەیە ئیشکردنی گورچیلە باش بێت، نابێ گورچیلەیەک سز بێ ئەم تیشکەی لێ بدرێت. وطبعا ئەمەش لە هەندێک حاڵەت هەیە ناکرێ ئەنجام درێت یان کاریگەری نییە یاخود خراپە. ئافرەتی دووژیان ناکرێ ئەم تیشکە بەکاربێنرێت لەبەر کاریگەری خراپی ئەو تیشکە لەسەر مناڵەکە. و ئەوانی کە قەڵەون لەبەر بوونی ڕێژەیەکی زۆری چەوری لە دەوروبەری گورچیلە، ئەم تیشکە تاوەکو دەگاتە گورچیلە و تاوەکو دەگاتە بەردەکە تیشکەکە لاواز ئەبێ و هیچ کاریگەریەکی نابێت، لەمانش ناکرێت. زۆر چاکە. ئەیکاک دکتۆر تەمەن ئەستەنگ دروستەکە لەسەرەوەی تۆ چارەسەری ئەم حاڵەتە بکەی. بۆ نمونە ئەگەر کەسێک بە ساڵات چوو بێ و بەردی گورچیلەی هەبێ، تا چەندێک ئەستەنگ دروستەکە بۆ ئێوە وەکو پسپۆڕ لە چارەسەرکردنی ئەو حاڵەتە یا مەسەلەن مناڵان؟ بەڵێ طبعا بە ساڵاتچوەکان لە دوو ڕوانگەوە ئاستەنگ دروست دەکەن. ڕوانگەی یەکەم لەبەرەوەی کۆمەڵە نەخۆشیەکیان ئەبێ عادەتەن فشاری خوێن، بەرزی فشاری خوێن، شەکرە، ئەمانە جاری وایە هۆکاری ناڕاستە خۆی دروستبوونی بەردی گورچیلەن. و لەبەرەوەی جوڵەیان کەمە ئەگەر ڕمڵ هەبێت لە ناو گورچیلەکانیان ئەو ڕمڵە تۆپەڵ ئەبێت و ئەبێتە هۆی دروستبوونی بەرد. و هەندێک جاریشێ چارەخواز ئەو بەتایبەتی ئەوانەی نەخۆشی پرۆستاتیان هەیە کەوا ناتوانێت میزەکە ڕابگرێ زوو میزەکە لە ترسی ئەوەی کەوا میزەکە سەیتەڕی میزی کۆنتڕۆڵکردنی میزی لە دەست نەدا کەم ئاوەخواتەوە. ئەمەش بێتەوە هۆی هۆکارێک بۆ دروستبوونی بەردی گورچیلە لە ڕوانگەی ئەوەی کەوا بەردی گورچیلە احتیمال لە بە ساڵات چواندا زیاتر بێت. ئەمە هۆکارێکە و ئاستەنگێکە کە بۆ چارەخواز دروستیەکە. و ئاستەنگی دووەمیش لە ڕووی وەرگرتنی چارەسەری بەردی گورچیلەیە. ئێمە لەبەرەوەی چارەخوازی بە ساڵات و کۆمەڵکێشەیەکی تەندروستی دڵ و ئەندامەکانی تری هەیە، ناکرێ هەموو جار سڕکردنی گشتی پێ بدرێ بۆ ئەنجامدانی نەشتەرگەری، و ناکرێ هەموو جۆرە نەشتەرگەری کشی بۆ بکرێت لەبەر ئەو ماکانی کە لە ئەنجامی نەشتەرگەریەکە دروستە بێت. ڕاستە. ئەمە وەکو تەمەن ئەگەر باسکەین وەکو شوێنی بەرد لەگەڵ قەبارەی بەرد، ئەمانەش دیسان مەسەلەن لە چارەسەرکردنە جیاوازن لەلایەکە و لەلایەکی ترەوە ئاستەنگ دروستەکەن دووبارە. مەسەلەن گەر بەردەکە قەبارەی بچووکتر بێ لە چارەسەرکردنە ئاسانتر بێ بەراورد بەوەی قەبارەی گەورە بێ، یا شوێنی بەردەکە ئەگەر لە ناو گورچیلەیە بێ یا بە بەراورد بەوەی کە لە بۆڕی میزا بێ، ئایا ئەمانە تا چەند هەم ئاستەنگ کەمیش چارەسەری؟ بەڵێ تاپان لە ڕووی شوێن زۆر مهمە، زۆر جێبایەخە. ئەگەر بێت و لە بەشی خواروی گورچیلە بێت هیچ کێشەیەک دروست ناکە، درەنگتر ئەجۆڵێ، درەنگتر کێشە بۆ گورچیلەکە دروست ئەکات لە ماوەیەکی درێژخایەنتر. بەڵام ئەگەر لە بەشەکانی تری بێ بەتایبەتی لە حەوزی گورچیلە یاخود لە حالب ئاستەنگی ڕاستەوخۆ لە بۆ چارەخوازەکە دروستەکە ئەوێ زوو چارەسەر وەربگرێ. لە ڕووی قەبارەشەوە ئەکرێ بڵین ئاستەنگ دروستەکە لەوەی کە بڵین کامەڕێکە بەکاربهێنین بۆ دەرهێنانی بەردی گورچیلەکە یاخود بۆ ڕزگاربوون لەو بەردا. بەڵام سوپاس بۆ خوای گەورە ئێستا بەهۆی پێشکەوتنی زانستی لە ڕووی تەکنۆلۆژیاوە و ئێمەش لە نەخۆشخانەی میهرەبانی سوپاس بۆ خوای گەورە لە بەبوونی هەموو ئامێرێک و هەموو جیهازێک بۆ دەرهێنانی بەردی گورچیلە، نازۆری ڕق، نازۆری نەرم لە ڕێگای کردنی کونێک لە گورچیلە، کونی بچووک، کونی مامناوەند، کونی گەورە، ئەکرێن بڵین بە شێوەیەکی گشتی ئێمە سوپاس بۆ خوای گەورە لە ڕووی چارەسەر وەرگرتن و لە ڕووی ئەنجامدانی نەشتەرگەری
هیچ ئاستەنگێک نەماوە بۆ دەرهێنانی بەردی گورچیلە ڕاستە هەرچەندەگە قەبارەکەشی گەورە بێت. دروستە. بەڵێ. ئەی کاک دکتۆر ئێستا زۆر جار مەسەلەن با بڵێن خەڵک پەنا ئەباتە بەر دەرمانگیایی و چی باشە بی خۆی بۆی بەردی گورچیلت نەبێ و بۆی ڕزگار بی لە بەردەکە و ئەو حاڵەتانە ئێوە تا چەند مەسەلەن پشتگیری ئەو بابەتە ئەکەن؟ بەڵێ لە ڕووی زانستیەوە بەکارهێنانی گژوگیای دەرمانی گژوگیای سروشتی لە ڕووی عیلمیەوە تەبعاً کاریگەریەکی هەیە بەڵام کاریگەریەکی ئەوەندە زۆر نییە کە شانی باز بێ واتە نەبووەتە بەدیلی پێدانی چارەسەر و لە ڕێگای دەرمانەوە یاخود بەدیلی نەشتەرگەری بەڵام تاڕادەیەکی کەم بە ڕێژەیەکی کەم کاریگەریە بێت هەندێک زۆری دەرمانی تایبەتمانەیە بەڵام ئەوەی کە لە ناو خەڵک باوە یاخود ئەوەی کە لە سۆشیال میدیا ڕێکلامی بۆ ئەکرێ ئێمە هیچ ئامۆژگاری خەڵکەکە ناکەین ئەم جۆرە دەرمانانە بەکاربێنن لەبەر چەند هۆکارێک هۆکاری یەکەم ئێمە لە ڕووی کوالیتی ئەو دەرمانەوە نازانین لە بەچ ڕێگایەکەوە هاتووەتە وڵاتی خۆمان و نازانین چ جۆرە مادەیەکی تێدایە لەوانەیە کۆمەڵە مادەیەکی تێدا بێت زیان بگەینێ بەلاشە و بە هەدەردانی تا ڕادەیەک بە هەدەردانی سامانە و زۆر جاریش ئەوەی کە لە هەمووی مهمترە کە چارەخواز ئەیکاتە بەدیلی وەرگرتنی دەرمان لایەن پسپۆری خۆی یاخود بەدیلی نەشتەرگەری لێ زۆر جار چارەخواز کە دێتە لای خۆمان کە سەردانمان ئەکا کە زانیوێتی بەردی گورچیلەی هەیە بەڵام سەردانی پسپۆری خۆی نەکردووە و تێتی چوومەتە شوێنێکی تر گژوگیای کوردەواری وەرگرتووە دەرمانی لە جیهاتێک لە جیهاتەکان وەرگرتووە بەڵام کە دێتە لای خۆمان بەردەکەی نەک ماوە بەڵکو گەورەتر بوو و زیانیشی بە گورچیلە حاڵەتەکە خراپتریشەکە بەڵێ بەڵام ئەگەر بێت و سەردانی پسپۆری خۆی بکە لە ژێر ڕێنمایی پسپۆری خۆی هەندێک گژوگیا بەکاربهێنێت کە زانست ڕێگای پێداوە و نەیکاتە بەدیلی دەرمانەکانی تریاخ و بەدیلی نەشتەرگەری ئەمە شتێکی ئاسایی و شتێکی باشیشە. ڕاستە. کاک دکتۆر و چارەسەری لەسەر تاسەری جیهانە و یانی بە بڵێن لەسەر ئاستی جیهان چارەسەریەکان هەر ئەم چارەسەریانن کە ئێمە باسمان کرد یا ئایا شتێکی تر هەیە لە ڕووی پێشکەوتنەوە بەڵام ڕەنگە هێشتا نەگەیشتوێتە لای ئێمە؟ بەڵێ سوپاس بۆ خوای گەورە ئێستا ئەوەی کە لەبەردەستماندایە ئەوەی کە عیلم پێی گەیشتووە لە وڵاتی خۆمان و لە نەخۆشخانی خۆمان هەر ئەو چارەسەریانەیە کە باس ئەکرێ ڕێنمایی پێدانی دەرمان داو دەرمان دوایی نەشتەرگەری بەس ئەکرێ بڵێن بە خاڵێکی بایەخدار باسی نەشتەرگەری بکرێ بەوەی کەوە ئێستا سوپاس بەخوای گەورە هەموو جۆرە ئامێرێکمان لەبەردەستدایە بۆ دەرهێنانی بەردی گورچیلە چونکە پێشووتر بۆ بەردێکی بچووکیش ئەبووە برینێکی گەورە بکرابایە لە لاشەی مرۆڤەکە دیارە بوو ئازاری ئەبوو گورچی لە بریندار ئەکرا تووشی سستی گورچی لە ئەبوو و بەردەکان بەجێ ئەمان وەکو پێویست دەرنەهێنرا بەڵام ئێستا ببوونی نازۆر سەرەتا نازۆری ڕق هاتە خزمەتی هەوڵاتیانی بەڕێز دوایی نازۆر لە ڕێگای کوونکردنەوە ئێستاش نازۆری نەرممان بەردەستە کە ئەمە هیچ زیانێک بە گورچیلە ناگەێنێ کە شانی باز بێ کەوا کاریگەری نەرێنی هەبێ و ئەکری هەموو بەردەکانیش دەربهێنرێ ئەمەش ئێستا لە هەموو وڵاتانی پێشکەوت و ئەم ئامێرانە بەردەستن و لە وڵاتی خۆمان و لە نەخۆشخانی خۆشمان بەردەستن. سوپاس بەخوای گەورە. کاک دکتۆر ئێوە مەسەلەن گەر نەخۆشێک بەردی گورچیلەی هەبوو دوایە نەشتەرگەری کرد بۆی بەردەکە دەربێنە پێویستی بە نەشتەرگەری بوو چەند کاتی پێویستە بۆی دوایە بتوانێت بگەڕێتەوە سەر کار و چالاکی ڕۆژانەی خۆی؟ بەڵێ سوپاس بەخوای گەورە لەبەر ئەوەی نەشتەرگەریەکان ئەکرێ بڵێم ئەگەر سەدا سەدیش نەبێ نزیک لە سەدا سەد بەهۆی نازۆرەوە ئەنجام ئەدرێ کاتێکی زۆر کەمی پێویستە بۆی چارەخوازەکە بگەڕێتەوە سەر ژیانی سروشتی ڕۆژانەی خۆی بە گوێرەی نەشتەرگەریەکەش ئەگۆڕێ ئەگەر بێت و گورچی لێ بریندار نەکرێت تەنیا بە نازۆری ڕق و نازۆری نەرم لە ڕۆژی دووەمەوە ئەکرێ بگەڕێتەوە سەر ژیانی ڕۆژانەی خۆی و ئەگەر بێت و گورچیلەکەی بریندار بکرێت لە ڕێگای کوونکردنەوە ئەکرێ بڵێن هەفتەیەک یەک هەفتەی پێویستە لە هەفتەی دووەم ئەکرێ بگەڕێتەوە سەر ئیشی ڕۆژانەی خۆی. زۆر باشە کاتێکی ئەوە زۆری نەخر کاتەکە زۆر کەمەوە ئازاریشی کەمە و هیچ کاریگەری نەرێنیش لەسەر گورچیلەکە دروست ناکات کە شانی باز بێت. کاک دکتۆر دەستان خۆش بەخوا بۆ زانیاریەکانتان زانیاری پێویست بوون ئەگەر بڵم دواوتەتان چییە و دواڕێنماییتان بۆ خەڵکی چییە لە خۆپاراستن لە بەردی گورچیلە؟ بەڵێ دواوتەمان ئەوەیە بۆ ئێوەی بەڕێز دەستخۆشی لێوەی بەڕێز دەکەین و بە چارەخوازانی بەڕێز ئەڵێن کەەوە بەردی گورچیلە
نا ئەوە جێ ئەوەیەکەوە خۆیان تووشی دڵڕاوکێ بکەن و وەکو گرەیەکی شێرپەنجە سێری بکەن کە بڵاو بێتەوە زۆر جارەیەکەوە هیچ کاریگەری نەرێنی نابێت و نە ئەوەندەش ئیهمالی بکەن کە وا بزان شتێکی ئاسایی و دوایە بێتە هۆی لە دەستدانی یەکێک یاخود هەروو گورچیلەکانی بۆیە پێویست ئەکە ڕێنمایی وەربگرن سەردانی پسپۆڕی خۆیان بکەن لە کاتی گونجاودا و ستایلی ژیانیان بگۆڕن بۆیکەوە لە داهاتوودا کێشە بە گورچیلەکانیان دروست نەبێ زۆر سپاس بۆ ملایك دەستان خۆش بە خۆکار دکتۆر دووبارە زۆر بەخێر بن سپاس بۆ کات بەخشین سپاس بۆ زۆر سپاس ئازیزانی چارەخانە سپاس بۆ ئێوەش کە تا کۆتایی پۆدکاستەکە لەگەڵمان هاتوون بە هیوای سوود تەندروست بن